بۆ قسەکردنی زیاتر لەبارەی بارودۆخی سیاسی عراق بەڕێز مەدحەت سلێمان چاودێری سیاسی لاولێرۆ لەگەڵمدا. بەڕێز مەدحەت سلێمانم کاتتان باش. ئەگەر چاوێک بە چەند ساڵی ڕابردووی عێراق بخشێنینەوە بە تایبەت لە دوای ڕوخانی ڕژێمی عێراقەوە هیوا و خەونێکی زۆر هەبوو کە دیموکراسیەکی زۆر لە عێراق هەبێت، بارودۆخی عێراق زۆر بەرەو باشتر بڕوات، هەرچەندە لە دوای چەند ساڵێک سەرۆک بارزانی پێشبینی ئەم بارودۆخەی کردبوو کە ئێستا لە عێراقا هاتوۆتە ئاراوە کە کەسی قبول نییە. چی عێراقیا بەم ڕۆژەگەیان؟ بە بۆ چوونی من هۆکاری سەرەکی دەگەڕێتەوە سەر دادگای فیدراڵی عێراق کە هەڵبژاردننی لاماوی 2005 بکرا. ئەو کاتە حیزبەکەی ئەیاد عەلاوی 89 کورسی هێنا کە گەورەترین حیزب بوو. دادگای فیدراڵی شتێکیان دروست کرد بۆ مالکی و ئەو تەحالوفانەی کە لەگەڵ مالکی بوون ئەو کاتە لە دوای هەڵبژاردن، چوشیەوە لە هیچ وڵاتێکی جیهان نییە تو بێی بەرە دروستکەی دوای هەڵبژاردن. خۆی فراکسیۆن کە هەڵبژاردن کە ئەو حیزبەی کە یەکەمین دەنگ دێنی ئەو مافی تشکیلی حکوومەتی هەیە. دادگای فیدراڵی هەڵسا گوتی نا تەحالوفات دەکرێت لە دوای هەڵبژاردنیش بۆ ئەوەی با بڵین ئەیاد عەلاوی نەبێتە سەرۆکی حکوومەت. ئەو بەزمە دروست بوو تاوەکو ئەو فیتنەی کە ئێستا هەیە دیسان ئەو باڵەکەی دەگەڕێتەوە سەر دادگای فیدراڵی کە یەک لە سەسەی پەکخەریان پێ دروست کرد کە مقتەدا سەدر و باوەڕین پارتی دیموکراتی کوردستان و سیادە نەیانتوانی حکوومەت تەشکیلکەن 222 ئەندامیان پێ کۆ نەکرایەوە. ئێستاش دروستکردنی یەک لە سەسەی پەکخەر ئەگەر هات و ئەو حیزبە شیعانە بتوانن بیانەوێ حکوومەت تشکیلکەن دیسان یەک لە سەسەی زۆر بە ئاسایی دەتوانین دروستکەی دیسان هەڵبژاردن لە ناو پەرلەمان پەک بخرێ. بۆیە هۆکارەکە بە بۆچوونی من هەمووی دادگای فیدراڵی عێراقیە کە هەموو بڕیارەکانی زیاتر سیاسینە و لە بۆ مەجموعەیەکی دیاریکراوی ناو ڕەوتی شیعەشە. بەڵێ کام دادگای ئاوەتە بەڵا بەسەر ژیانی عێراق و عێراقیەکانەوە هیچ ڕێگایەک نییە هەڵبۆشێنرێتەوە کارەکانی ڕابژیرە، هیچ دەرچێکی یاسایی نییە؟ بە بۆ چوونی منی لاگەر لە پەرلەمان بە یاسا ئەو دادگای هەڵبۆشێنرێتەوە. ئێستش کۆبوونەوە گەلێک زەحمەتە بە تایبەتی کە بەرەی سەدر لە ناو پەرلەمان هەڵوەشانەوە 73 ئەندام پەرلەمانیان نەبوو. هەڵوەشانەوەی ئەو دادگایە چوشی ئەوانی کە هاتنە شوێنی ئەندام پەرلەمانەکانی ڕەوتی سەدر زۆری دەوڵەتی قانون و فتح و خەزعەلی و هەندێکی پێلایەنە کەواتە تۆ چۆن بە 51 دادگای فیدراڵی دروست بوو. ئێستا زۆر زەحمەتەوە 51 دەنگ کۆکەیتەوە بۆ هەڵوەشانەوە ئەو دادگایە. چوشی لە بیرمان دەچێت یەک لە مەرجەکانی ڕەوتی سەدر لەو خۆنیشاندانانە هەڵوەشانەوەی دادگای فیدراڵیە. چوشی ئەوانیش گەیشتون سەر ئەو قەناعەتی کە دادگای فیدراڵی دادگایەکی سیاسیە نەک یاسایی و دەستوری. بەڵێ وەک پێشتر ئاماژت پێکرد بەڕێستان کە وچت کە ئەیاد عەلاوی 89 کورسی بەدەستێنا نەیتوانی وان لێیان دەرچێکی دیکە و ڕێگە چارێکی دیکان دۆزیەوە کە نەتوانێت حکوومەت پێک بێنێ و پۆست وەربگرێت. دواتر سەدریش بە هەمان شتێوە لە 73 کورسی لە ماڵبژانە بەدەستێنا دیسانەویش نەیتوانی. پێتان وایە عێراق کەوتوتەوە دۆخەوە کەیترەوەی زۆری نەبێ و زۆرینەی دەنگەکان بەدەست بێنێ و بیباتەوە وەکو وایە هیچی نەبرپێتەوە؟ خۆی کاکە کۆڤان هەر پرۆسەی دیموکراتی لە عێراق وڵاتێک کە 67 گروپی میلیشیای هەبێ، من ڕەنگە پێش هەڵبژاردنەکانیش بە 2 مانگ ئەوەم گوتووە کە هەڵبژاردن لە ژێر چەتری هێزی سەگدار هیچ مانایەکی نابێ و دروستکردنی دەوڵەتیش حکوومەتیش زۆر ئەستەم دەبێ. ئەوە ئێستاوا بووە نزیکەی 10 مانگ ئەو حکوومەتە دروست نەبوو و زۆری زەحمەتە دروست بێ. ئەگە دروستیش بێ باوەڕم پێ بکە ساڵێک ناخایەنێ هەڵدەوەشێتەوە. جۆشی مقتەدا سەدر کە وەکو براوەش بوو حکوومەتیش تەشکیلکە بەرەی هەماهەنگی با خۆنیشاندا بە 2000 ئەو حکوومەتەتوانی هەڵوەشێنیتەوە. مەگەر ناڵێم دیکتاتۆرێک بێ ڕۆژێ 200-300 کەس لە جەماعەتی با بڵێن ڕەوتی سەدر بکوژێ و کاتە خەڵکەکە با بڵێ پاشەکشە بکاتن. ئەجینا ئەو حکوومەتە دروستیش بێ هەر هەڵدەوەشێتەوە و
باشترین چارەسەریش بۆ داهاتووی عێراق هەڵبژاردنێکی پێشوەختەیە بە زووترین کات هەڵبژاردن بکرێتەوە بەڵام ئەو بڕیارانەی دادگای فیدرالی پێویستە هەڵبۆشێنرێتەوە و بازنەکانیش لە 84 بازنا بکرێتەوە 18 بازنا بۆمان دەرکەوت 84 بازنا لە بەرژەوەندی تەنانەت حیزبە بچووکەکان نییە ئەگەر لە منی دەپرسی وەکو پرۆسەیەکی دیموکراسی چەندی حیزبی بچووک لە ناو پەرلەمان هەبێ باشترە حیزبی بچووک ئەو کاتە زیاتر دەچێتە ناو پەرلەمانی فیدرالی عێراق ئەگەر 18 باز نەبی کە کرتا 84 بازنا ئەو حیزب بچووکانە ئەوەندە دەگە ناهێنن ئەندام پەرلەمانیان با بڵێن نوێنێرەکانیان دەربچێت بۆ پەرلەمانی فیدرالی عێراق بۆیە من زۆر ڕەشبینم بە داهاتووی عێراق چونکی ئەو خاڵانەی کە مختادە سەدر باسی دەکات بە تایبەتی ئاوتکردنی نووری مالکی لە حکومڕانی و لە سیاست و حەقی خۆشیانە ئەو هەموو پەیامەی دزە پێکراوەی مالکی کە کەس نەمایە قسەی پێناڵێ لە فالح فەیاز هادی عامری بە حەجری شعبی و بە مقتادا سەدر و بە سەرۆک بارزانی نازان بچ ڕوویەکەوە باسی دیموکراسی دەکەن ئەگەر لە ئەگە سەیری لێدوانی مالکی و خەزعەلیش بکەی ئەوان باسی پاراستنی شکۆی دەوڵەت دەکەن باسی پاراستنی دیموکراتیت دەکەن دیموکراتیت و شکۆی دەوڵەت لە ژێر هەڕەشەی میلیشیا وەکو فارز دەڵێ کوزا مەرحەبا بۆیە هەتا میلیشیا هەبێ ئەو عێراقا خۆشی لە خۆی نابینێ و ئەگەر خوا نەخواستە ببێتە شەڕی ناوخۆی شیعەش بەداخەوە لەبەرەوەی دەوڵەتی ئیقلیمی دەستی لە ناو بەزمەیە احتیمالە نەختێک پرۆشتیش بەبەر ئێمە بکەوێتن ئەگەر کورد تەبانە بێ ئەگە کوردیش تەبا بێ ئەو شەڕە ناگوازرێتەوە بۆ ئێرە و ئەوەی بەلای ئێمە وەکو کورد کە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان زۆر گرنگە ئەو پەیامە ئاشتی خوازانەیە کە هەردەم سەرۆک بارزانی سەرۆکی هەرێم حکوومەتی هەرێم هەردەم باسی دیالۆگ دەکەن و ئاخر پەیامی سەرۆکی هەرێمی کوردستان کە دەڵێ فەرمونون وەرنە هەولێر با لێرە دیالۆگ بکەین بە دیالۆگ بکەینە چارەسەر ئەگەر بێن سەرکەوتنە بۆ کوردستان ئەگەر نێن هەر سەرکەوتنە بۆ کوردستان ئەوە نیشانی ئەوەی دەدا کە ئێمە ملەتەچین حکوومەتێکین داوای ئاشتی و تەبایی دەکەین بۆ نەکو هەر کوردستان بۆ عێراقیش کەسی ئەوان بیر لە ئاشتی ناکەنەوە ئەگە خوا نەخواستە بێتە شەڕ بەڵێ بەڕێز مەدحەت سلێمان وەک تۆ ئاماژەت پێکرد کە ڕێگە چارە ئەوەیە کاڵبژانێکی دیکە بکرێت و یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە هەندێک لە عێراقیەکان و چاودێرانی سیاسی عێراقی شەمان بۆ چوونیان هەیە بەڵام ئەوەی ئەمڕۆ لە بەغدا بێنرا ئەگەر چاوی هەموو دنیای لەسەر نەبوو بێت چاوی دراوسەکانی عێراق و تاران و واشنتۆنی لەسەر بوو کە لە دوا ساتەکان نبوو کە پێکدادانی گەورە لە عێراقا ڕووبدا عێراق وادەی ئەوەی ماوە کاتی ئەوەی هەیە بتوانێت هەموار یاسای هەڵبژاردن کا و هەڵبژاردنێکی دیکە بکە یا خەڵک ئامادەیە بەشداری بکات کە ئەمە دەرەنجامی هەڵبژاردنەکەی کە ئێستا بینین بە بۆ چوونی من ئەم جارە ڕەنگە بە شێوەک لە شێوەکان ئەگە هەڵبژاردنیش بکرێت لە بیرمان دەچێت ڕێژەی بەشداربووی ئەم جارەی هەڵبژاردن لە ناو عێراق لە 120 و کەمتر لە 120 بووە ئەگەر ئەم جارە ڕێژەکە زیاد بکە بە بۆ چۆنی من ڕوتی سەدر دەنجی زیاتر دەینێ لە بیرمان نەچێت سوشی شعارەکەی ئەوان دەڵێ نە شەرقی و نەغەربی کەواتە شەرقی واتە نابێ عێراق لەلایەن ئێرانەوە حکومڕانی بکرێ لە بیرمان نەچێت هەولێر و دهۆک لەژێر تەسیری دەوڵەتی ئێراندانی ئەویتر هەمووی کۆنتترۆل کردیا کە ئەو دەڵێن لە شەرقی خەڵکێکی با بڵین عێراق خەڵکێکی عەرەب باش دەزانێ داهاتی ئەو وڵاتە هەمووی دزراوە نزیکەی 400 ملیار دلار دزراوە و کاتێکە نووری مالکی سەرۆکی حکوومەت بووە 6 ملیار دلار لە باقی مرکزی بە فەرمانی ئەو دەرکراوە کە سەدام حوسێن زورئەتی ئەوەی نەبووە لە باقی مرکزی پارە دەرکا کە نووری مالکی دەری کردووە و مەسلەی سپایکەر گەورەترین تاوانبار دەکرێت مالکی بە گەورەترین تاوان و مەسلەی کەوتنی مووسڵ و تەسلیمکردنی سەشی 6 لیوای سوپای عێراقی فیدرالی ئەوە شورتەی فیدرالی بە داعش ئەوانە هەموو لەسەر نووری مالکی بۆ تەماڵ بۆیە نووری مالکی بە هەر شێوەیەک بێ دەوێت قاچێکی لە ناو حکوومەت بێ بۆ ئەوی بەیانی دادگایی نەکرێتن ئەگەر نەوێتە ناو حکوومەت کێشە دروست دەکات سەرشی ئەو لێ دوانانەی کە ئەو
ئەو دەڵێ وام نەبووتە بەسەوە هەموو بەپێی لێکدانەوەی مختبەریەکان دەڵێن 100% دەنجی مالێکیە کە هێرش دەکاتە سەر هەموو کەسێک لە بەرژەوەندی ئەوەیە یان لەنا حکومت بێ یان ببێتە شەڕ بۆی خۆی دەرباز بکاتن. بۆیە من زۆر گەشتبووی نیم بە داهاتوی عێراق دەبێت کورد و عەرەبی شیعە و عەرەبی سوننا بگەنە قەناعەتێک یان سێ فیدرالی لەو عێراقا هەبێتن و یاخو سێ دەوڵەتی کۆنفیدرالی لەو عێراق دروست بێنێک و بە حیاتی ئیسراحەت ناکاتنەوە عێراق. پێتان وایە مەشی کە ئێستا بێنرێت پاکخستنی دامەزراوەیەکی وەکو ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە کەدارکردنی دەسەڵات نییە لە عێراقدا؟ خۆی ئەسڵەن ئەگەر لە ڕووی زانستیەوە بیری لێ بکەوە ئەسڵەن حەدەوڵەت نییە، بەس سنوورێکی دیاریکراوی نەتەوە یەکگرتوەکان هەیە لەبەرەوەی یەکەم حکومڕانی میلیشیاکانە، دووەم هەڵبژاردن هیچ بنەمایەکی دیموکراسی تێدا نەما، کەس ڕێز لە دەنگدەر ناگرێتن و میلیشیاکان و حیزبەکان ڕێز لە پرۆسی دیموکراسی و هەڵبژاردنیش ناگرن. کەواتە کام وڵاتێکە من دەڵێم ناو لێنای خوا بەڕێوەی دەبا، بەڵام حەزم دەکرد بابەتەکە بە شێوەیەکی تر بوەڕژێنم کاکە کۆڤان. هەموو بەرەی تەنسیقی زیاتر کوردیان تاوانبار دەکرد کە ناتوانن سەرۆکی کۆمار هەڵبژێرن بۆیە حکومەت تشکیل نابێ. ئەگەر لەبیرت بێ لە ساڵی 2018 بوو کە عەبادی بووە سەرۆکی حکومەت، ئەگەر ئێساوان دەڵێن کورد مافی نییە لە دیاریکردنی سەرۆکی حکومەت کە شیعەیە، باشە سەرۆکی حکومەت بەس بۆ شیعەیە ئەیان بۆ هەموو عێراقا، بۆ دەبێت کورد و سنە مافیان نەبێت لەسەر تەشخیصکردنی شەخصەکە لە کاتێکدا کە ئەگەر سەرۆک کۆمار پشتی کورد بێ لە 2018 بۆ بردیانە ناو پەرلەمان شیعە هەڵبژاردنەکەی یەکلا کردەوە بابن شیعە و سنە. ئەمە لەلایەک کە سەرۆک کۆمار دیاری کرا تەنانەت پارتی وێچێتی لە ناو کۆبنەوە بوون، عەبادی چاوەڕێی ئەوەی نەکرد داواکاریەکانی کورد چییە، حکومەتەکەی ڕاگەیاند بەبێ کورد. کەواتە ئێستش ئەگەر ئەو کێشەیە نەبووایە یەک دەقەت چاوەڕێی کوردیان نەدەکرد، حکومەتەکەشیان دیاری دەکرد، سەرۆشی کۆماریشیان لە ناو پەرلەمان یەکلا دەکردەوە بە ئارەزووی خۆیان. بۆیە بەلای منەوە زۆر گرنگە کورد دەبێ ئامادە بێ بۆ هەموو ئەگەرەکان و یەکڕێژوی تەبابێ، ئەگەرنا ئێمە زەرەر دەکەین، بەڵام ئەگە بێتە شەڕ زەرەری گەورەکە دەکەوێتە ناوماڵی شیعە و بەپێی ئەو لێدوانانەی کە مقتەدا سەدر هەندێک هەشت خاڵی دیاری کردووە، ئەگەر نووری مالکی هەر بەو شێوەیە ڕەفتار بکاتن بە بۆ چۆنی مەشەڕەشی گەورە لە ناو ماڵی شیعە دروست دەبێتن، کاویش تەسیری لەسەر هەمووی عێراق دەبێت لە ڕووی سیاسی و لە ڕووی ئابووریەوە. بەڵێ ئەوەی ئێستای بینین لایەنگرانی ڕەوتی سەدر بە تەنها تویتێکی سەدر کوێیان بێ ئەڕۆن، کوێیان بێ خۆیانی پێگەێنن بێ گوێدانە هیچ شتێک. پێتان وایە دەتوانێت ئێستا بڵین ناوەندی بڕیار لە عێراقدا حەنانەیە؟ بە مسۆگەری چونچ لە بیرمان نەچێ ئەوان ڕەنگە دژی هەموو کەسێک نەبن ببێتە سەرۆکی حکومەت، بەڵام دژی محەممەد شەیاز سوودانین لەبەرەوەی ئەوان دەزانین لە قسەی مالکی دەرناچێ بۆی هاتوونە پەرلەمانیان با بڵێ گۆڕەپانی پەرلەمانی فیدرالی عێراقیان داگیر کردووە و ئەگەر لە بیریش جەنابەت ئەگەر لە بیرت بێ پێش دوسێ ڕۆژ مالکی و خەزعەلی داوای ئەوەیان کردبوو کە کۆبنەوەی پەرلەمان بچێتە سلێمانی. باشە کۆبنەوەی پەرلەمان ئەکە تو دەڵێ بێتە هەرێمی کوردستان بۆ نێتە هەولێر بۆ بچێتە سلێمانی، بەڵام کە ئەوان مانەوە لە ناو پەرلەمانی عێراق کەواتە مسۆگەر بە دوو لە سەسەیەکەشیان بۆ پێ کۆ ناکرێتەوە کە بچنە سلێمانیش. بەڵێ بۆیە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی قانونیەوە ئەو حکومەتە پەچی کەوتووە و تەنیا چارەسەری ئەوەیە ئەگەر بێن هەموو حیزبەکان بە تایبەتی شیعەکان بگەنە ڕێککەوتنێک حکومەتێکی با بڵێن ڕزگاری نیشتیمانی بۆ ماوەی 6 مانگ ساڵێک دروست بکەن لە خەڵکی تەکنۆکرات و بێلایەن بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە و
ئایا ئەو میلیشیانە دەمینێن دووبارەی دەکەمەوە گە میلیشیا بمینێ هەڵبژاردننی شتریش بکرێ هەمان ئەو کێشانە دووبارە دەبێتەوە لەبەرەوەی چەک لە قەڵەم ناگا چەک لە دەنگ ناگا بۆیە هەتا چەشی لەدەست بێ ئەو میلیشیانە ئەو عراقا مستەقر نابێ و وڵاتێکی ئارامی لێ دروست نابێت. پێتان وانە عراق بەهێز بێت لاواز بێت لە هەردوو بارەکە هەر گرفتە بۆ هەرێمی کوردستان چونکە لەو کاتانەی ئەکەونە لاوازی و پەلقاژێ و خەریکە کۆتاییان دێ هەناهێنن بۆ سەرۆک بارزانانی و بۆ هەرێمی کوردستان و دەست پێشخەریەکیان بۆ بکەن و پێشیان بێنەوە جارەتی ڕاستنەوە سەر پێک هەڵاستنەوە سەر پێ هەموو شتێکیان لەبیرەچێت و دەستەکەنەوە بە دژایەتیکردنی هەرێمی کوردستان. ئەگەر بەڕێزت بەبیرت بێ لە ساڵی 2002 یا 2003 جەنابی سەرۆک بارزانی گوتی ئەوان بەسەر پشتی ئێمەدا تێپەڕ دەبن بۆی دەسەڵات بگرنە دەست دیسان بەربنە جانی خەڵکی کوردستان و ئێستش هەمان شتە کاتێک کە بەهێز دەبن یەکسەر بە کوردستان دەڵێن ئیسرائیلی دووەم تۆمەتی بنکەی مۆساد لە کوردستان هەیە گوایە ئێمە سەر بە ئیسرائیل و نازەم ئەمیلی 1001 تۆمەتمان بۆ دروست دەکەن بۆ ئەوی شەقام بوەڕژێن دژی هەرێمی کوردستان ئیزە بەناردنی درۆن و بەناردنی کاتوشە بۆ سەر هەرێمی کوردستان تۆمەتبارمان دەکەن و ماڵمان وێرا دەکەن بەڵام کە کاتێک بێهێز دەبن یەکسەر ڕوو لە هەولێر دەکەن لە کاتێک کە بەرژەوەندی خۆیانە یەکسەر ڕوو لە سەرۆک بارزانی دەکەن بۆ پاڵپشتی ئەگەر بەهێز بن هەر خەتەرە ئەگەر شەڕیش بێ ڕەنگە هەندێک پرۆشکمان هەر پێ بکەوێتن. بەڵێ بەڕێز مەدحەت سلێمان چاودێری سیاسی لە بەڵام لە ڕۆی بەڵام فەرموو بەڵام لە ڕووی سیاسیەوە هەرێمی کوردستان و سەرۆکی هەرێمی کوردستان دەست پێشخەری زۆر باشی کردووە کە لە وڵاتانی ئەوروپی و ئەمریکا و هەموو جیهان دەیسەلمێنێ کە کورد و خەڵکی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێکی ئاشتی خوازە لەگەڵ دیالۆگە لەگەڵ شەڕنیە هەوڵ دەدا ئەوان پێک بێنێتن ئەگەر نێن و ئەگەر بێن هەر سەرکەوتنیەکی دیپلۆماسی گەورەی بۆ هەرێمی کوردستان. بەڵێ بەڕێز مەدحەت سلێمان چاودێری سیاسی لاولێرە لەگەڵماندا بوو سپاس بۆ شرۆفەکانی بەڕێستە.